بەناوی خۆی گەورە و میهرەبان چۆن توانین هەر لە ئاستی سەرەتاییە تا ئاستێکی مامداوەندی و ژووری مامداوەندی توانین ئاستی گوێدانەکەمان بووینە سەرە و هەرو جۆرەکە خۆتان نەزانن گوێدان زۆر گرنگە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و ئەوانەی کە گەرەکیانە زووتر فێر بن دەبێت حتمما گوێدانەکەیان باش بێت ئەگەر باش نەبێت فێر نابن خاص و هەندێک کەسیش هەیە پێیان خۆشە زمانی ئینگلیزی فێر بن بەڵام پارەی ئەوەیانە نییە کە پارێکی زۆر بدەن بە شوێنێک بۆ لای مامۆستایەک یا کاتی ئەویانە نییە هەن لە ماڵەوە وێبسایتێکتان پێ دەڵێم کە بەم وێبسایتە ئاستی گوێدانەکەتان زۆر بەهێزە بێ هەر لە سەرەتاوە گەرەک دەست پێ بکەین زۆر یاری دەدات و زۆر بەسوودا ئەم وێبسایتە من خۆم بەکاری دێنم زۆر وێبسایتێکی زۆر باشە خاص ناو وێبسایتەکە چییە؟ ئەم وێبسایتە بە ناوی ئیڵڵۆ لینکەکەی لە خواری ئەم کلیپە دایدەنم بۆتان نزیکەی 1500 دانەوانەی بە خۆڕایی دانیا هەندێکیان گوێدانن هەندێکیان سەریان دەکەیانێ واتە فیلمن خاص ئەوانەی کە گوێدانەکە نزیکەی 1500 دانەوانەیە هەر لە ئاستی سەرەتایی هەیە تا ئاستی ژوورەوە خاص level 1 ئەمە مەسڵ لە level 1 تازە هیچ ئینگلیزی نازانم کەرێکمە دەست پێ بکەم خاص ئیسە تێم وانەکان سێرەکەم ئەمە لێ دەدەم خاص ئەمە وانەی من ئەمە ئەوەڵی وانەی کە گەرەکمە دەست پێ بکەم 101 نێ ژمارە 1 خاص ئەمە وانەکەی منە ئیسا ئەم دوو کەسە لێرە بە یەکەوە قسە دەکەن جا ئەمە خودی نەسەکەی تا خوارە قسەکانیانە ئەم ئەوەڵی وانە کە ئەوانەی کە گەرەکیانە دەست پێ بکەن زۆر شتانێک وشانێک سەخت نییە سەخت نایرێت هەمویان ئاسانن جا کەم ئەشنە سەرترە و هەندێک وشەکان دەگۆڕێت خاص ئیسا چۆن توانم ئەمانە گوێ بدەم ئالێرە ئەمە لێ دەدەم ئەمە هەمووی گوێدەم So Todd, where are you from? خاص ئامە پەزەم بەیەکەوە قسە دەکەن تا خوارە و جوان گوێ بدەن جاگەر لە شوێنێکە کێشەیەکم بوو مەسەڵان وشەیەکم نەزانی وست یانە چی باشە تێم حتمما دەبێ قاموستان بێت یعنی ناکرێت تۆ بیت ئەم وانانە بۆ خۆت ڕۆژانە مەسەڵەن تۆتی 5 دانە هەموو ڕۆژێکتی مەسەڵەن 5 دانەوانە سیرەکەی باشە دەبێت حتمما قاموس بێت جا شتێکی تر ئایرا خودی نەسەکەی تا خوار لە بەشی دوومە گرامەری ئەم نەسانە تێرێت یعنی هەر لە ئاستی سەرەتاوە تا ئاستی ژوورەی مامناوەندی بەشی گرامەری هەیە ئام سکریپتە دوو سێ جار جوان گوێ بدەنەوە هەمووی وشەکانی بزانن جا ئەگەر جوان فێر بوون بێنە ئام بەشە کویز واتە پرسیارکردن ئیسە پرسیارتان لێ دەکا where is he from ئەو خەڵکی کوێ بوو ئەگەر من لێرە حاڵی بم کە خەڵکی مەسەڵەن I'm from the US من خەڵکی مەسەڵەن ئەمریکان باشە مەسەڵەن دانێکیان لێ دەدەم ئیسە بزانم کامی دروست بوو تێم ئالەم خوارە چێک ئەنسر واتە چکردنەوەی جوابەکان یا گەرەک نییە تێم بزانم هەمووی ئەم پرسیارانە بزانم جواب دروستەکانی کامە ئامەی لێ دەدەم جواب دروستەکانی ئەڵێ پێم باشە پەزا زۆر شتانێکی زۆر ئاسانی هاوردیە وتم حتمما چەند جار گوێ بدەنەوە
بۆی کە ئاستی گوێدانەکەتان بچێتە سەر و دەبێ حتمما چەند جار گوێ بدەنەوە. جا شتێتر دەبێت نەچێت پێتان بڵێم ئەوەیە ئەگەر گەرەکتە فێربیت تەنها کەسێک کە نایەڵێت فێربیت خۆتی یانە چی؟ یانێ گەرەکتە فێربیت حتمما بەردەوام بە ئەگەر بەردەوام نەبیت فێر نابیت. هەر لە ئاستی خوارەوە دەست پێ بکە 1500 دانە وانەی بەخۆڕاییە. کوێنە شتی ئاوا دەتوانیت پەیدا بکەی کە بەخۆڕایی بێت. تۆ کاتی بۆ تەرخانکە جا زۆریش کات ناگرێت، مەسەڵەن 3 دقیقە و 4 دقیقە و ئاوا زۆر کاتێکی کەمە دەتوانن سەریان بکەن. جا بەشی مەسەڵەن ئەمە لیسنینگ بوو، وانەی فیلمیشیان هەیە دەتوانن سەریان بکەن. ئەگەر تا ئێستا ئەم کلیپتانە بەدڵ بووە حتمما لایکی بکەن، دەبێتە پاڵپشتی بۆ من کە بتوانم وانەی زۆرتان بۆ دابنم. ئەگەر بەدڵتان بووە حتمما لایکی بکەن. دوایەوە وەختی چون ناو وێبسایتەکە ئەگەر بەدڵتان بوو حتمما بێنەوە لە بەشی کۆمنتەکان بۆ بنووسن کە بزانم چۆن بەکاردان هێناوە، ئایا پێتان خۆش بۆ یانە. باشە ئەوەشم حتمما بۆ بنووسن. هیوادارم بەدڵتان بێ. ئەوانەی کە لەم کاناڵە واتە کاناڵی فێربوونی زمان نوێن حتمما سابسکرایب بکەن. شتانێک کە نوێن واتە زۆربەی کەس لە وڵاتەکانی تر بەکاری دێنن بۆی کە زووتر زمان فێر بن، وەکو ئەم شتە وەکو وێبسایتە یا شتانێکی تر کە لە پێشترە وتوم بۆتان دەگەڕم زان و کامی جوانترە پێتان دەڵێم، یانێ کۆتاترین ڕێگا بۆ فێربوونی ئەو زمانە چیە من تێن بۆتان دەڵێم. حتمما سابسکرایب کاناڵەکە بکەن، یوتیوب هەناردنی نوتیفیکیشن ئێوە ئاگادار کاتەوە بەو وانە نوێنە کە لە کاناڵە دایدەنێن. هیوادارم بەدڵتان بێت، هیوادارم هەمووی وانەکانی بخوێننەوە و لە سنینتان بڕواتە سەرچڕە و من خۆم مامۆستای بەشی زمانی ئینگلیزیم لە پەیمانگا بە هەمووی ئەو کەسانە کە تێن بوو ئەوێ ئەڵێم پێیان مەسەڵەن ئەڵێم وەبسایتێکی ئاوا هەیە چۆن ئەوانەی کە تێن بۆ پەیمانگا لەوانەیە مەسەڵەن لەو کاتە کە تێن شتێک فێر بن هەندێک گەمە و گاڵتە بکەن یا خۆشیان نەبێت یا کاتەکەیان بگوزارێت و شتێک فێر نەبن. بەڵام تۆ کاتێک دەڕۆی بۆ مەسەڵەن شوێنێکی کە کەسێک نییە هەسوریەکە دەردێنی ناوەکو من ئاوا ئەینتە گوێت و بە گوشیەکەت بە مۆبایلەکەت سەیری دەکەیت و هەمووی وانەکانی فێرە بیت. لەوانەیە زۆریش کات نەگرێت. مەسەڵەن ڕۆژێ تۆ ئەگەر 20 دقیقەی بۆ تەرخان بکەیت لەوانەیە 3 تا 4 دانەوانەی توانی سیرکەی. هیوادارم بەدڵتان بێت. ئەم کورتە وانە لە فێربوونی بەرزکردنەوەی ئاستی لیسنینگ هیوادارم بەدڵتان بێت. هەمووی ئێوەی خۆشەویست بە خوای گەورە دەسپێرم. وەتان لەگەڵ.